تکاکەم لە ماڵ دامەنیشن تکاکەم ئەوەی کوردە خۆی بە کورد ئەزانێ تکایە بڕۆ دەنگ بدە تێکە هومێ دەیاتەوە بە کوردستان ئەوەیە ئیشەڵا کاک بابڵ ئەوەیە خەڵی زۆر پێی خۆشەکە کاک بابڵ دەرئەکەوێ خەڵی هومێدێکی بۆ هاتۆتەوە خۆی خەڵگە هاوا ئەزانیە هەکانیە کە وشکەکە ئێتەمەوە گەوەیە کانیە کە زندوو بەوەتەوە کاک بابڵ ئیشەڵاوە ڕووناکایە بۆم کوردستانەیە بێ تۆ بەم هەڵبژاردنە چی بۆ یەکێتیەکەی وی وەڵا ئەوەی لە توانامان بێ ئیتر بە خوێن بێ بە هەچیمە من لە خزمەتیم یەکێتی لای تۆ چیە گەێنێ وەڵا شتێکی زۆر زۆر گەورەگەیەنێ زۆر زۆریش قوربانم هیوادارم سەرکەونت پشت بە خوای گەورە خوای گەورە کارتان بۆ ئاساکە بۆ هەموو جەماوەری کورد هیوادارم لە هەموو کوردێک بڕوا بۆ سەر سنووقی دەنگدان بۆ ژمارەی 222 تکاکەم لە ماڵ دامەنیشن تکاکەم ئەوەی کوردە خۆی بە کورد ئەزانێ تکایە بڕوا دەنگ بدە تکایە بە موچە لە ماڵ دامەنیشەکە موچە نایە تکایە بە خەفەت چاک ناوێکە ئەڵەم دەنگ نادەم تکاکەم بڕۆن دەنگ بدەن لەبە خاتی ئەم کوردستانە تکاکەم ئەم هەموو خوێنە ڕژاوە